بەخەمزەی چاوی مەخموری سیاهی لە نیوەی دووەمی سەدەی 19 و لە سەرەتای سەدەی 20دا گەلێک شاعر دەرکەوتن کە گۆڕانکاری گەورەیان بەسەر ژانری شیعردایەنا چ لە ڕووی دەق و چ لە ڕووی ناوەڕۆکیشەوە. ئەوان گەرچی قۆناغی کلاسیکیان لە هۆنینەوەی پرچی یار و زوڵف و باڵای عەرعەرەوە بەرەو خەمی نیشتیمان ئاراستە کرد، بەڵام شازادەکەی عەرشی عشق تاهیر بەگی جاف بوویە دەروێشی خانەقای عشق و ئەوین و لەم قۆناغەدا مایەوە. لە هەڵەبجە دیدارێکی دوو ڕۆژی بۆ خزمەتکردن بە بەرهەم و بابەتە ئەدەبی و هونەری و ئەوینداریەکانی تاهیر بەگی جاف ڕێکخرا. تاهیر بەگ کوڕی وەسمان پاشای، کوڕی حەمەد پاشای، کوڕی کێخەسرە و بەگی جافە لە بەگزادەکانی جافە و دایکی عادیلەخان کچی قادربەگی ساحێبقڕانە و لە ئەشراف و بنەماڵەیەکی دیاری شاری سنە بوون. گەرچی تاهیر بەگی جاف کوڕی وەسمان پاشای جاف بووە و دایکیشی عادیلەخانم بووە، زیاتر لە ماڵەکەیاندا بابەتگەلێکی ڕامیاری و فەرمان ڕەوایەتی قسە و باز بوون، بەڵام تاهیر بەگی جاف و ئەحمەد موختار بەگی جاف بوونە سەر مەشقی شعری ئەوینداری و نیشتیمانی. تاهیر بەگ و ئەحمەد موختار و لێرە لەدایک بوون. مەولەوی لێرەوە چووە بۆ هەورامان، لەوێ لە خۆشی شێخانی تەریقەت لە جیاتی بە شێوەزاری سۆرانی بە شێوەزاری هەورامی شعری وتووە. قانع و ناتق و کەمالی و سەیدی هەورامی لێرە بوون. بێکەس شەوی 18/12/48 ئەمری خواکە لەم شارە ئەمری خواکە، شەوێکی تۆف باران ڕێهێڵە. واتە هەڵەبجە شارە زۆر هەورامان مێژووی لە ئەدەبی کوردیە، ڕایدی یەکەمی نادی کلاسیک، ڕایدی دووەمی نوێخوازی گۆران لە تەڤەلی هەڵەبجە و شارە زۆر و هەورامانەوە بووە. کان یاقوتی بێقیاس نەدی، لیمۆی نەوڕەسەی نەمانش نەدی. کێش و سەروا و هەمە چەشنی نووسین و تەقەدان لە خانەقای عشق و توانەوەی ئەویندارانە لە وێنای مەعشوقدا وای کرد ئێستاش هەر تاهیر بەگی جاف بێت و وەسف و سەنای ئەوین و ئەوینداری بەیان بکات. شعر وا حساب کراوە لە زۆربەی کاتە بەرهەمی ئەندێشە و سۆز و هەڵچوون و ویژدانی مرۆڤە، ئەگەرچی هەندێک کەس دەیبەستن بە عەقڵ و ئیرادەیەوە، بەڵام ئەزانین زۆر جار شعر سنووری عەقڵ و ئاوەستی ئەپەڕێنێ. خۆی بە مەیل و حەزی شاعیر و جیهانبینیەکانی بۆ سێ کوچکە ئاڵۆزەکەی ژیان مرۆڤ دەوروبەر یعنی سروشت و هەروەها کۆمەڵەوە ئەبەستێتەوە. ئەمڕۆ لە دیداری شاعر بەگی جاف کە لە هەڵەبجە ئامادە بووم، وەکو میوانێک وەکو شاعرێک بەشدار بووم بە خوێندنەوەی چەند دەقە شعرێک. ئەمەش بۆ خۆی پێویستە لە ئێستا لە دوای ئەو هەمومانە و بەدیلگرتن لە دوای ئەو هەموو نەخۆشی و ئەو وەرزی تاعونەی کە ئێمە تایە بووین، گرنگە لە وەرزی پاییزە ئەم دیدارە شعریانە بۆ ئارامکردنەوەی ناخی مرۆڤەکان زۆر گرنگە، بەتایبەت بۆ جیلی ڕۆشنبیر. تاهیر بەگی جاف لە ساڵی 1975 لە هەڵەبجە لەدایک بووە، لە هەناوی خەڵ و عەشرەتیشدا گەورە بووە، کەچی ڕەنگ و سەدای بەسەر نووسینەکانیەوە نییە. دایکی کە خەڵکی شاری سنە بووە و لە بنەماڵەی ساحێبقڕانەکان بووە، کاریگەری گەورەی لەسەر پەروەردەکردنی هەبووە. لە ساڵی 1980دا کۆچی دوایی کردووە. فەرحان حەمەخان، گەلی کوردستان، هەڵەبجە.